هوەری ئێستای گۆرانی کوردی چۆن دەبینیت بابزانین بۆچی بە بۆچوونی خۆت کە ئەزمونێکی باشت هەیە بۆچی گۆرانی ئێستا تەمەنیان کورتە؟ پرسیارێکی جوانە. ئێمە کە ئەڵێ لە هەرە بێتەوە سەر خۆم کە من باسی خۆمەکەم بۆی ئەگەر ئەو کەم و کوڕی ئەو سای خۆمم هەبووە کەسێک نەڵێت یاخۆت لە خۆباییە و یاخۆت ڕەنجی گەنجەکانی ئێستا بە چۆنەڵی بە سفرەکاتەوە. ئێمە ئەو کات ئەبواایە کە گۆرانیەکمانە کرد یەکەم شت کە بڵێن یاخود کە گۆرانیەکمانەوە یەکەم کەس بیری ئەومانە کردەوە کام هونەرمەندەی کێکاری لەگەڵا بکەین کە ئەبێ کەسایەتێکی باش و شخصیەتێکی جوانی هەبێ ئەزمونێکی زۆر هۆنراوەیەکی جوان ئاوازێکی جوان باشە کۆمەڵێشتی تر لە لیستا ئاخر شت کە لە ژێری ژێرەوەی لیستەکەیا بوو شانازی بوو کە پێمانەوە کرد. بەڵام ئێستا ئەو لیستەی من باسم کرد لە سەرەوە هەتا خوارەوە هەڵی گێڕەرەوە یەکەم شت گەنجی ئێستا لەگەڵ ڕێزمە هەنێکیانەیش هەمویاننا هەڵی گێڕەرەوە لە ژێرەوە بۆ سەرەوە ئەوەی کە پێکا شانازەکەی دەست پێکا کە ئەویش لەگەڵ ڕێزما بۆ ئەو شەیە کە نازانم بیدۆزمەوە لە کوردیا شانازی نییە بەڵکو فشەکەریە